سڵاتان لێبێت من مەتین سەلاح خوێندکاری کۆلیژ زان سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین. تەوری ئەمڕۆمان لە سەکۆی گەنجان بێگومان لەسەر زمانی دایکە یاخود زمانی زگماک. بێگومان وەک دەوترێت کە بە شێوەیەک لە شێوەکان زمانەکانی بیانی وەکو زمانی ئینگلیزی و فارسی و عەرەبی کاریگەری زۆر گەوریان لەسەر زمانی شیرینی کوردی هەیە. بێگومان بەشێک لە گەنجەکانمان ئەوەی کە زمانی فارسی و زمانی عەرەبی و هەروەها ئینگلیزی یان زمانێکی دیکەی بیانی بێت لەناو شێوەزاری زمانی کوردیدا بەکار دەهێنن و بەشێک لە گەنجانیش بە هەمان شێوە پێیان وایە کە زمانەکانی بیانی بوونەتە شوێنگرەوەی زمانی کوردی بۆی بتوانرێت کاری بۆ پەیا بکرێت. بەهەرحاڵ ئێستا ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانمان ئەتاوتۆی زمانی شیرینی کوردی ئەکەین و هەروها تەوەری ئەم جارەمان بێگومان زمانی زگماکە. سڵاتان لێبێت من سمێ حەکیم وەکو پەروەردەکارێک لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتان دەبم لە بابەتی زمانی دایک. لە لای من زمان و پەروەردە وەک دوو پارچەی لەیەکدا نەبراون و دەبێت هەردووکیان وەکو یەک کاریان لەسەر بکرێت. سڵاتان لەبێت لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە. من ڕەشاد مەحمودم، دەرچووی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیپلۆماسیە، کارمەندی ڕێکخراوێکی نێودەوڵەتی. بۆ فێربوونی زمانی دووەم و سێەم پێویستە زمانی دایک بە پارەوەیی بزانین. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت من هێوی وریا قوتابی زانکۆم لە کۆلێژی زانستە سیاسیەکانەوە. ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر زمانە. بەڕای من کورد چونکە خۆی خاوەنی دەوڵەت نییە بەڵام زمانەکەمان دەوڵەتێکە. سڵاو، من محەممەد عەبدوڵڵا خوێندکاری ماستەر لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم. پێم وایە زمان تەنها ئامرازێکی پەیوەندی نییە بەڵکو شوناس و کللتوریشە. سڵاتان لێبێت دووبارە هاوڕێیانی عەزیز وەکوەزان کە دووبارە هاتینەوە لە سەکۆی گەنجان. پێم وابێ هەمومان کۆکین کە کاک محەممەد ئەم جارە بکەین بە بەڕێوەبەر و ڕێکخەری سەکۆکەمان. فەرموو کاک محەممەد. دەستان خۆش بێتەوەوان. نازم ئەگەر لە یاقیەوە بم بەس ئینشاڵڵا ئەمڕۆ شتێکی باشەکەین پێکەوە. بابەتی ئەوڕۆمان زۆگەین گەتەوان. ئۆکەی دەمەوێت هەندێک بە تەرکیز و بابەتەکە باسکەین. ئیش لەسەر زمان دەکەین باشە. زمان تەبعاً لە بۆمە زۆر مانا دەگەینی باشە. ئەمە لەگەڵ خەڵک لەگەڵ کەسی ئەکادیمی قسە دەکەین، ڕێی کەسانی قسە دەکەین کە لەوانەیە ئۆکەی هەر زمان نەزانن، بەڵام سەر ئەوە دەکەی ئەمە زمانێک بەکارێن، زمانی ئیشارەت هەیە، زمانی ها بەدی لانگویج هەیە پێ دەوترێت زمانی جەستە. بەڵام ئەمە ئەوڕۆ باسی دەکەین زمانی کوردیە و کاریگەریەکانی زمانەکانی تر لەسەر زمانی کوردی تەبعاً باشە، وەکو کولتور وەکو هێنانەوەی چەند نمونەیەکی زیندوو ئینشاڵڵا ڕۆ باسی دەکەین. بەڵام ئەوڕۆکە شتێک زۆر زۆر باوە. حەزەکەم من لە پرسیار لەنگۆ بکەن چکۆنگە هەمووتانیەکە و خیبرەی خۆتان هەیە لەو بابەت. تۆ بابەتەکان چەند زیندوو بێ ئەوەندە باشترە. بۆ نمونە باسی ئەوە دەکەین خەڵک ئەوڕۆکە خۆی بە شتێک هەڵدەواسێ زمانی ئینگلیزی، پێشتر خەڵک دەیگوت با زمانی عەرەبی قسە بکەین. با قەدیم ئاوایان بوو، ساز لە مەدرسە ئەوە دەکەن. من کاکە زمانی عەرەبی ڕاوەستە بخۆم دێمە ناو مەدرس دەست بە عەرەبێک دەکەم و ماشەڵڵای دەوێ. ئێستا ئەوڕۆکە خەڵک گۆڕایە، شتەکە گۆڕایە، زمانی ئینگلیزیمان هاتە ناوێ باشە. کاریگەریمان زۆر زۆر لەسەر زمانی ئینگلیزی. ئەو شتانە دێنە ناواز شتەکەی تێک دەدا و پێتان وایە ئەوە شتێکی هەڕەشەیە، پێتان وایە ئەو پێشکەوتنە لە زمان. من لە مەتین دەست پێ دەکەم. زۆر باش کاک محەممەد، ڕاستی من لەوە دەست پێکەم. باشە. دکتۆر عەلاءالدینی سەجادی لە کتێبی ڕشتەی مرواری ئەڵێ چی؟ ئەڵێت ئێستا دایک و باوکەکان شانازی بەواکەن کە ڕۆڵەکانیان پەروەردە کردووە کە فێری زمانی پاروپایاکردن بووە. واتە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان کە ئێمە بینین لە کۆمەڵگای خۆمان کە بۆ نمونە مناڵ فێری زمانی ئینگلیزیە کرێت، وەکەوەی کە فێری زمانی زگماک کرێت، فێری زمانی عەرەبیە کرێت، باشە فێری زمانێکی بیانیە کرێت، زیاتر بۆی کە بتوانێت لایەندەیە هەلێکی کار بدۆزێتەوە کە ئەمەش بەداخەوە ڕاستەخوا بێتە هۆی هەڕەشە بۆ سەر زمان و فەرهەنگی کوردی. باشە. باسی زۆر گرنگت بەس کەسمان هەیە لێکوانە ئەزمون هەبی لە بابەتە باشە. ڕەشاد ئەتوو پێما بلێ بابەتی قسەک شارەزای گرنگە ئەو کەسێکە دێتن ئەوڕۆکە دوو زمان سێ زمان بزانی فەقەت زمانی کوردی کافیە. دووسێ لایانی هەیە باشە. ئێستا بۆن من لەو شوێنەکە من ئیشی لیاکەم باشە، چونکە شوێنەکە نێودەوڵەتیە ئیتر پێویستە زمانی ئینگلیزی و عەرەبی بزانی بۆی بتوانی لەوێ ئیش بکەی. ئەوە باشە.
و لە هەمان کاتیشا بە پێویستشی ئەزانم کەەوە کەسێک بتوانێت زمانی دوم سێمیش کاتن چکەم ئیشی دومیشم هەیە کە ڕێبەری گەشتیاریە ئیتر بتوانم کە کوڕێبەری گەشتیار ئیشەکەی بەڵێ ئیشی دووەم تا ئیشی دوم ئەویان بە زمانی تر بتوانم ینی جوانی کوردستان و کللتوریی خۆمان پیشانی بدەین پێیان تیان بگەێنین کەەوە ئێمە چۆنە ژین و چۆنەکەن و ئیشەکان چۆنە بێ بەڵام لە هەمان کاتیشا بە پێویستی ئەزانم کەەوە گەنجەکان بەجددی بە هەمویان ینی سەڕێەوەی کە زمانی تر فێرە بن زمانی دایکی خۆیان لەبیر نەکەن ئەویان زۆر زۆر گرنگە زۆر لەگەڵ خاڵی کاکڕەشادم چونکە لەگەڵ ئەوەی کە فێری زمانی دووەم دەبین چونکەوە لە ڕۆژگاری ئەوڕۆمان پێویستیە کە زمانی دووەم و سێم بزانین ئەوە ناتوانین خۆمان لێلادەین بەڵام لەگەڵ ئەوەش دەتوانین سپاس لەگەڵ ئەوەش دەتوانین کە لەگەڵەوەی کە فێری زمانەکانی تر دەبین زمانی شیرینی کوردی بەلانەنین و گرنگی پێ بدرێت ئەوەش چونکە لەبەرەوەی شووناسمانە ناسنامە و پێناسی گەلی کووردە زمان دایک بۆ هەر نەتەوەیەک شووناسی خۆیتی و بۆ ئێمە زۆر گرینگە لەبەرەوەی خاوەن دەوڵەت خۆمانین بتوانین ئاگامە لە زمانی خۆمان بێت و بیپارێزین و لەگەڵ ئەوەش ئێمە کاتێکە پەرە بە زمانی خۆمان دەدەین و زیاتر بە زمانی خۆمان قسە دەکەین ئەوە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە بەهای کۆمەڵایەتیەکان و کللتوریەکان بگوازینەوە هەم لە نێوان یەکتری ئاڵگۆڕی پێ بکەین هەم بیگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوش بەتەمیش لەگەڕ قسەوی سومەیەمە لەبەرەوەی زمانی کوردی ئێستا دەتوانین بڵێن جۆرە کاڵبوونەوەیەکی پێوە دیارە لە نێو کۆمەڵگەی کوردیدا لە کاتێکدا زمانی دایکە دەتوانین بڵێن لە زۆربەی زانکۆ یاخود قوتابخانە ناحکومیەکان زیاتر گرنگی زیاتر بە زمانەکانی تر دەدرێت لە کاتێکدا ئێمە ئەوەی کە گرنگی پێدەین دەبێت زمانی دایک بێت و زمانی کوردی بێت لە ماڵەکانماندا منداڵەکانمان دەنێرینە قوتابخانە زمانی تر فێر دەبن هەم لە ماڵەوەش بە زمانی تر قسەیان لەگەڵ دەکەین ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە زمانی کوردی جۆرە لاوازیی پێوە دیار بێت و کەواتە تو باسی ئەوت کرد عائیلە وەکو بازنەی یەکەم باشە زۆر کاریگەر هەیە لەسەر ئەو قوتابی لەسەر داهاتی ئەو قوتابێتەوە لەسەر ئاستی قسەکردنی زمانی یەکەمی زمانی دایکی باشە چکە پێمابی لە بابەتی زمان ئەگەر هەیە زمانی دۆمزەی زمانی یەکەم بگرێتەوە کەشتی زۆر ئاساییە کاتێک کاریگەرێک زار زۆر بوو باشە ئەمە پێمابی لە بابەتی پەرۆردا من ڕاستی بابەتێکی ئاسایی نبینم کە زمانی دووەم زمانی یەکەم بگریتەوە چونکەوە شتێکی گرنگە پارێزگاری بڵێ ئەوەش بۆی ڕێگری دەبکەین ڕاستی من دەمەوێت کە هەم وەکو پێشنیار ئەگەر بکرێت بۆ لایەنی پەیوەندیداریش ئەوە پێشنیار بکرێت کە منداڵان تا بتوانن لە زمانی ماڵەوە یعنی سەرەتا کە لە دایک دەم زمانی دایکە تا دەستنە قۆناغی زانستی و ئەکادمی کە قوتابخانەیە لەوێشەوە بەشێکی تا وەکو بڵێن بەلایەنی کەم تا پۆلی چواری سەرەتایی بە شێوە ئەکادمیەکەی زمانەکە فێر بن لە زمانی دایکەوە بێت اینجا بچن بۆ زمانەکانی تر یان بچن مەکتەبی تریش ئاساییە بەڵام تا ئەوەی کە فەرهەنگی مێشکیان منداڵەکان پڕ بێت و گەنجینەی ناومێشکیان پڕ بکەن لە زمانی کوردی اینجا زمانەکانی تر و ئەوەش لایەنی زانستی و دەرونیشی هەیە کە ئەوانەی کە زمانی دایکیان بە تەواوەتی و باش لایەنی فەرهەنگی مێشکیان باشە لە ڕووی زمانەی خۆیانەوە باشتر و کراوەترن بۆ فێربوونی زمانی دووەم سێمیش هاوڕێیان سەرنجێک ڕاستی من تووشی هەژەندەم زۆر کاتە بینین کە دایک و باوکەکان ئەڵەن قەیچیەکە بۆ من لە پاڵ زمانی کوردیمە با فێری زمانی تریشیان بکەین بۆ من زمانی ئینگلیزی بێت فارسی بێت عەرەبی بێت قەیچیەکە بەڵام من پێم وایە گرنگیدان بە زمانی کوردی بە پلەی یەکەم خۆی لە خۆیدا دروستکردنی کللتورێکی سیاسیە کللتورێکی ئەوەیە کە تۆ بتوانانی لە ڕێی زمانەکەتەوە نەتەوەی خۆت خۆش بێت کاتێک دایک لایلایە بەگوێی مناڵەکەی ئاچرپیانێت ئەمە خۆی ئەتوان بڵین هەستێکی نیشتیمانی لە ناوناخی ئەو مناڵەیە دروستەکات جا سەرنجێکی تر ئەوەیە کە ئێمە وەکو کورد 45 ملیۆنین کە لە جیهاندا هیچ نەتەوەیەک وەکو کورد بێدەوڵەت نییە ئێمە ناتوانین کە بۆ نمونە زمانێکی دیکە بخینە شوێنگرەوەی زمانی کوردی لەبەر ئەوەی کە ئێمە خۆتان ئەزانن لە هەموو لایەکەوە هەڕەشەمان لەسرە کاتێک کە تۆ خاوەن قەوارێکی سیاسی بەناو دەوڵەتی ئەتوانی لە ڕێی دەستورەوە بێت یاساوە بێت تەنانەت لە ڕووی هێزیشەوە بێت تو ئەتوانی زمان و کولتور و فەڕەنگی خۆ پارێزی بەڵام ئەگەر دەوڵەتت نەبوو
ناتوانانی ئەم شتانە بکە ڕاست. زۆر لەگەڵتم لەو خاڵە و وەکو سەرنج و ڕخنەیەکیش ئەگەر ئاراستەی لایەنی پەیوەندیداری بکەم زمانی کوردی وەکو ئەوەی کە دەزانین دووەم زمانیدان پێدانراوی فەرمی لە یاسای عێراقا کە بە فەرمیدانی پێدانراوە و لەلایەنێکیش دەتوانین بڵێن بەرپرسان لە بەغدا کاتێک کە مشاوەرە دەکەن قسە دەکەن بە زمانی عەرەبی قسە زمانی کوردی ڕاستی تۆزێکە هەم بەلامراوە لە کاتێکدا کە خۆی ئاساییە بە زمانی کوردی قسە بکەن ئەوە وەکو گلەیەک بگات. باشە من تشتکە تەڕح دەکەم لەوەتان پێتەوە وایە ژینگەی ئەو ژنگێک ئێمە تێداین گۆڕانکار لەسەر ئاسی زمانی کورد دروست دەکەن چکە بۆ منە من وەکو خۆم لە گونددا دەنیشم باشە ئەو کەسانی کە لە چاودۆری منن کەمتر بەرکەوتیان لەگەر ئەو بابەتە تەکنۆلۆژی ئەو شتانە هەیە. ئۆکەی ئەگە کە دەستمە وێندەر خۆشم تەسیری زمان لەسەرەتەوە تەسیری زمان لەسەرە. ئۆکەی لەوێندەر من بازنەکەم مەحدودە خەڵکە دەناسم ئاستی ڕۆشن بیریشان دەزانم کە بەراوردی بکەم بە شار شارێکی فەرقە. ئێستا ڕۆژات من تاوا بەعکسەوە تاوا بەعکسەوە بۆ منە من لە شوێنێکە شوێنی کارمانەوەم ئەو هەیە کە لەگەڵ کەسی تر تێکاڵم بۆ منە ئەو کەسانێکە لەگەڵم ئیشەکەن هەر یەکەوەی خەڵکی شوێنەکە یەکێکیان فارسی قسەکە ڕاستە من زمانی تر ئەزانم قسەیان لەگەڵەکەم ئەوەی تر عەرەبی قسەکە ئەوەی تر ئینگلیزی قسەکە ئیترەوانە چەند زمان قسە دەکەیت و چوار پرسیارێکت لێ بکەم هەسەیە کاتکە زمانێک بۆنە لەگەڵ کەسێکی فارسی قسەی دەکەی کەسێکی کەش لەوێ ئینگلیزە لەو حاڵەتە دوولوانەیە گۆڕانکاری بکەیت لە زمانت وایە باشە تو ئەوانی چەند کوردنی بەڵام تۆ کوردی بەڵام ئەتوکە قسە دەکەی بە فارسی و بە ئینگلیزی بە چش زمانێک بیر دەکەیەوە بۆ من ناتوانم ئینگلیزی بیرکەمەوە بەدی عەرەبیش ناتوان بیرکەمەوە کێشە دروستە بێت جاریوە هەیە وشەکاری بیرەچێتەوە کێشە وشەکاری لە زمانە بیرەچێتەوە لە زمانی دوم بیرەچێتەوە لە سێم بیرەچێتەوە تاواکو دێتەوە بیرێت ئەوجا دوای تەرجمە ئەکە ئەوجا لەیەوە کێشە دروستە بێتەن یانی تۆزەکە ڕاوەستی تۆزە ها چەند سانیەک ئەوجا بزە بێت هاوڕێیان بۆ دووپاتکردنەوەی قسەکەی کاک محەممەد شیلمای خەر قسێکی زۆر جوانی هەیە لەسەر زمان هەڵە کاتێک تۆ بە زمانێک قساکەی ڕاستەوخۆ بەو زمانە بیرەکەیەوە ئێستا کە ئێمە بە زمانی کوردی قساکەین بیرکردنەوەی ئێمە بیرکردنەوەیکی کوردانەیە بەڵام ئەگەر بە پێچوانەوە ئێمە بۆ نمونە بە شێوەیەک خۆتان نەزان زمان فێربوونی زمان جۆرەکە لە تەقلید واتە دووبارەکردنەوە ئەتوانین فێربوونە کاتێک کە تۆ بۆ زمانێکی تر قساکەیت ناتوانانی وەکو بریتانیەک بیر بکەیەوە یان وەکو ئەڵمانیەک بیر بکەوە یان وەکو فەڕەنسێک بیر بکەیەوە کەواتە ئەگەر تۆ وەکو کورد لەدایک بوویتە و زمانەکەت کوردیە چه پێویست ناکات تۆ وەکو کەسێکی بیانی بیر بکەیەوە زمانی خۆ پارێزە و بە کوردانە بیر بکەوە. بەڵامەتینێ ئەم لەگەڵ قسەی ماگ پێویستە زمانی تر بزانین بەس نەبێت هۆی ئەوەی کە کللتور و شوناسی نەتەوەکەمان یعنی لاواز بکات و لە پێگەکەی بینێتە خوارەوە بۆ نمونە ئێستا دەتوانین بڵێن لە بەغدا یان عێراق یەکێکە لە وڵاتانەی کەوا زیاتر لە وڵاتانی تری دەوروبەر کاریگەری هەیە لەسەر زمانی کوردی ئێمە لە ڕابردوو لە ئێستاشدا ئێستا دەیەوێت زمانەکە زیاتر زاڵ بکات بەڕای من دەیەوێت زمانی عەرەبی زیاتر زاڵ بێت بۆ نمونە دەتوانین بڵێن چەند مانگێک پێش ئێستا لە یەکێک لە زانکۆکانی کەرکووک بینیمان کە لە ڕێگری لە هەندێک قوتابیان کرابووکەوە نابێت بە زمانی کوردی وڵامی تاقیکردەوەکانیان بدەنەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا یەکێکە لەو فاکتەرانێکەوە دەبێتە هۆی ئەوەی کاڵبوونەوەی زمانەکەمان و ئەزەشتیش کەشەیە کە تۆ زمانێکی دووەم فێر دەبی کللتورێکی لە پشتەتەوە فقط زمان نییە کە کاگمە تازە باسی کرد بەزی شتەکە زۆر گرینگە لۆی ئەمە ناتوانین وەکو کەسێکی عەرەب قسە بکەین وەکو کەسێکی عەرەب بیرکەینەوە عەفەن دەتوانین قسە بکەین بەڵام بیرکردنەوەیان جیاوازە لەبەر ئێمە کللتورەکەمان نییە پێشینەکەمان نییە ئەگەمە بزانین عادات و تەقالید لەو شوێنە چۆنە بەپێ عادات و تەقالید لەگەڵ ئەو خەڵکە تەعامل دەکەین بەڵام ئێستا بڕۆم بچین بە بەغدای کاکە سەفەرێکمان کرد باشە بۆ پێکۆچوین لێم دەلاوانەیە شتی خۆشی دەبی بەس کە تو لەگە کللتورەکە ئاشنایت نەبوو کەواتە ئەتوو فقط دەتوانی بە زمانەکە قسە بکەی کەس زمانی کوردیشت لێکوانە کێشەکە هەیە لێکوانە تێکەڵاوی کللتور دروست دەبیتن کە تۆ زمان سێ زمان دەزانی وایە چار زمان دەزانی باشە چوار کللتور لەگەڵێک تێکرد کردووە لەو لێژدا دەنیشین
ئەو کۆکتێلە ئەستا باش. ئەمە باسمان کرد کە وتمان زمانی تر گرنگە بزانی باشە. بەڵام لە هەمان کاتە پاراوی زمانی خۆت بێڵیتەوە و ینی لە بیری نەکەی زۆر گرنگە. ئێستا زۆر کەس هەیە کە من دەبینم خەڵکی عەرەبە یاخود خەڵکی فارسە ئەڵێتن من لە کوردی تێگەم تۆزێک شتەکە لە ئێمە نزیکە خۆی نزیکی نییە ئەسڵەن زۆر جیایە بەڵام چونکە ئەوەندە ئێمە وشەی بێگانە بەکارهێنین ئەوان لێ تێگەن ئیتر بە گرنگی نازانن هەتاوەکو بتوان خۆشیان فێرکەن ئەوە هەیە. خۆی لە خۆی داوە بزانم ئەوە کێشەکەیە کەسی عەرەب هەیە و کەسی ئینگلیز هەیە لە کوردیەکە ئێمە تێدەگا بەس قسەی پێ ناکە. تاوان هێوی بابەتەکەی زۆر گرنگە خۆی دوو لایەنە باشە یەک لایەن یەکەم ئەوەیە ئەوان پێیان وایە زیاتر باڵاترن کللتوری خۆیان نانەوێ بین ئێرکوانە بە زمانی مەقسە بکەن چکە پێیان وایە کللتور لەدەست ئەگەر لۆ سعاتێک بە زمانی کوردی قسە بکەن هەز دەکەن شتێکیان لەدەستداوە وەکبانش و ناسنامەیە عورف و عادەتیانە باشە لە هەمان خاڵی دومیش ئەوەیە ئێمە بە زمانی وان قسە بکەین ئەگەر ئێمە بە زمانی عەرەبی قسە نەکەین کە ئەو شتە زۆر باوە بەزی لەکنەوە ئەگەر ئۆکەی ئەمن عەرەبی دەزانم کابرا عەرەبی من عەرەبی قسەی دەکەم بە کوردی قسە ناکەم کابرا ئینگلیز بێ هیوایەتەوە دوو کەلیمە قسەی ئینگلیزی لەگە بکەم ئەمە وەکو بە تەمرینی دەبینین وەکو ڕاهێنانی دەبینین. بۆ ئێمە وەکو گەنجێک وانەکەین کەوا هەر کەسێک هات لە وڵاتی ما بۆ نمونە هات بۆ زانکۆکەی من باش عەرەب بێ ئینگلیز بێ هەر زمانێکی تر بێ بە زمانەکەی من قسە بکە خۆ دەکرێت بەڵام ناتوانینەوە بەسەر گەشتیاراندا بچەسپێنین خۆ گەشتیار چێژ لە وڵاتەکەت بینێ وڵاتەکەت بزانێت بناسێت وانە ئاماژەکەت بزانێت ئەوەتان بیر ناچێت وتمان لە دەستوری عێراقاتووە کە زمانی کوردی و زمانی عەرەبی دوو زمانی سەرەکی عێراقن کەواتە ئەگەر عەرەبێک دێت بۆ ئێرە پێویستە ئێمە وا بکەین کە بە زمانی خۆمان قسە بکەین نەک بە زمانی عەرەبی و ئەویش ناڵم ناچاری بکەین بەڵام وای لێ بکەن پێویستە بە زمانی ئێمە قسە پرسیار لە ڕەشاسی ئەتوو لە گەشتیار ئەوان بینت خۆشە پێم برێ بزانم ئەتوو لەگەڵوان ئەزمنت سێرکە ئێستا بۆ نمونە ئەوەی کە ئەو باس دەکاتن زۆر کەسێک کە من دەیان ناسن بەجددی ئاڵێ تقریبا نزیکی 4-5 ساڵ لێرە ئەژی هیچ کێشەی نەبووە بە ژیانی پێویستی نەبووە کەەوە زمانی کوردی قسە بکە لەبەرەوەی دەڵێ سایق تەکسیە بەخۆی عەرەبی دەزانی دوکانە بۆ زەبەت یاخود زمانی ئینگلیزی دەزان ئیتر وای لێەکە کە کەسەکە بە پێویستی نازانیتن هەوڵ بدە ئەوە هەیە بەسپۆک و گەشتیاری ئەگەر بینە سەر لایەنە ئێمە بۆ ئەوەی پەرە پێ بدەین و بۆ ئەوەی کللتور و زمانی شوێنی کوردستانی جوانی پیشاندێن ئەبێ ئێمە بتوانین بە زمانیوان قسە بکەین ئەگەر ئینگلیزی بێت فارسی بێت عەرەبی هەر زمانێک بێتن هیچ جیاوازی ناکەین هەر کەسێک بێتن ئەمە بە جوانی ئەچین ئەو شوێنە جوانانە پێشاندێن و خەڵکی ئێمەیان پێشاندێن گوندەکانیان پێشاندێن کللتورەکەیان پێ دەڵێ بۆ نەزیکی کوردی ئاوایە ئەوەندە سەردەمەی هەیە من پێڵم جلکی جوانی کوردی ئەوە جوانەکە بیر ناکەم قەینا لە بواری ئیش دەکەی تو لە بواری گەشتیاریدا ئیش دەکەی ئەوە لە تو قەینا بەس یانی لە بۆی دەکەی بەس پێویست ناکە کە ئەو هاتە لای من پێویست بی کە ئەمن بە زمانە قسەی لەگەستی هێوی وەردەگرمەوە لە ئەوەی کە کاتێک کە دەچینە ڕێستۆرانتەکان لەوێنجەر ئەمە کە لە کوردستانی پێویست ناکای بەس عەرەبەکان لەوێ ئیشکەن ئەگەر عەرەبیش لەوێ ئیشکیان زمانی عەرەبی بزانن مەجبور بکرێن کە ئەوەی لەوێ وەردەگیرێت زمانی شیرینی کوردی بزانێت. من گلەیەکم هەیە لێرانە وەکو ڕخنەی خەمەڕۆ لە گەنجەکانی خۆمان کەەوە هەندێک شتێ بنمونەکچی بۆ چێشتخانەیە نانەشتە داوا بکەیت لەبەر یەک چەند هۆکارێکەیەکەوە کەسێکی بێگانە لەوێ ئیشەکاتن لەبەر ئەوەی ئێمە وەکو خزمەتگوزاری چێشتخانەکان بەجددی هەتاوە کوێستا ڕاهێنانیان پێ نەکراوە کوردەکانی خۆمان ناچن لەوێ ئیش بکەن کاچن لەوێ شیشەکەن وەکو بڵێ زمانی شیرینی بەکارنایەن بە ئەوەی سەرنجی چی پێڵێن گەشتیار مشتریەوانێ بۆ خۆیان ڕاکەشن
ترەوە هەیە زۆر باش. بۆ ینی هەتاوەکو بیریشم لەوە کردەوە وتم بەس ئەکرد سنتەرێکی ڕاهێنان هەبێتن بۆ ئەوەی گەنجی خۆمان بچنەوە ڕاهێنان بکەن فێر بن چکە هیچ ئیشێک عیب نییە. من تەجربەیەکم هەیە لەسەر بابەت طبعاً جارێک لە هەلە خلالی خوێندنەکەی خۆم چوم توێژینەوەکم کرد لەگەڵ ئەو کەسانی کە پەنابەرانی کە سووریانی کە هاتبوون ئێرە کوردەکانی ڕۆژئاوا طبعاً ئەوان عربیان کوردن طبعاً بەس لەبەر پێشتر بەرکەوتیان نەبوو لەگەڵ کەسی سۆرانی وەکو سۆرانی لە توێژنەوەکەی من لەسەر بابەت ئینگلیزی بووی سەرەتی بابەتی سۆرانیەوە نەبوو بەڵام ئەوان ئاماژان پۆدا گوتم کاکە تا چەند لە کەمپەکان باشە زمان ئینگلیزی پەرەی پێ دەدرێ لۆ یەنگۆ بتوانن تێکەڵی و مشتەمەعی بن ئیشی باشتر بەدەست بێنن وتەن کاکە تواز لە زمان ئینگلیزی بینە ئەمە ناتوان لەگەڵ خەڵکەی تێکەڵ بین سۆرانی ئەمە پێویستمان بە زمانی کوردی سۆرانەیە تەبانەوە کێشەیەکی هەیە لەولایە ڕێتە لەسەر بابەتی چ ئەمە وەکو خۆمان دایالێکت و شێوەزاری جیاوازمان تێدایە وەکو خۆمان یاستا وەکو خۆمان ئەگەر بگەمە ئەو نقطەی لەوانەیە قسەک زیاد بێ بەڵام زمانێکی ڕاستمی ستانداردمان نییە لە دووهۆک سیستەمی کوردی هەمووی لەسەر بادی نییە هەموو دام و دەستگایەکان بڕۆ عینوانەکان بخۆینەوە باوەڕکە سەری دەرناکی خەتای خش لە خۆمانە تەبان ئەوان دێنی ئەرکوان تووشی کێشە دەبن ئەمە دەچینە سلێمانی هەردووکمان تووشی کێشە دەبێت ئەو تێکنەکەیش نەپێت و شتێکی ئاساییبی سمێ بەڕای من وەکو پەروەردەکاری قسە بکەم و لایەنی زمانەوانی گرنگی ئەو چۆینە کە یعنی بڵێن کێشەیە کە یەک زمان هەبیتن ئەوە لە زۆر وڵاتەیە یەک زمانی ستانداردێ بەڵام لایەنێکی ترمان هەیە دوو زمانی ستاندارد یەک دەوڵەتی هەیە دەوڵەتمان هەیە دوو زمانی ستانداردی هەیە و دەتوانین کە لە هەرێمی کوردستان لە باتی زمانێکی ستاندارد یەک لە دیالێکتەکان هەڵبژێری دوو دیالێکت هەڵبژێردرێت و بکرێت بە فەرمی وەکو بۆ نمونێستا بە شێوە گشتیەکەی بادینی و سۆرانیە بابەتەکەی من تێگەیشتن لە دوو بابەتەی لە دوو شێوەزاری ئەمە زیاتر گرنگی پێ بدرێت لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن زیاتر گرنگی پێ بدرێت ڕاستی ئەگەر بکرێت لە پەروەردەکاران هەردوو زمانەکەیان بە تێکەڵی بەکاری بێنن لە ناوەندەکانی پەروەردە بەڵێ شتکری ڕاگەیاندن ڕاگەیاندن بێگومان ڕۆڵی گەورە بینێت کە ئێمە بۆ نمونەی سەر لە پسەکۆیە کۆبووینەتەوە و باس لە زمانی شیرینی کوردی ئەەکەین ئەمە خۆی ئەبێتە هەوڵێک بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەمە دووە گرنگی بە زمانی خۆمان بدەین جامە سەرنجێکمە ڕاستی ئێمە وەکو من وەکو خوێندکاری زانستە سیاسیەکان ئێمە بەبوونی ئەوەی کە بەردەوام لەنە ئەو بابەتیان زانستە خەتەرەکە بێگومان چەندێک جاڵم ئەو زانستی کە خەڵک ڕقیلێتی بەرحاڵ جا ئێمە ئەزانین کە پلۆرالیزم واتە فرەی چەند هەبێت لە کۆمەڵگاوەکو فرە کولتور فرە فەرهەنگ فرە زمان تا ڕادێک وە ئەکاتەوە کۆمەلگای بەرەو پێشەوە بچێت بەڵام ئێمە وتمان هێشتا زمینەیەکی ڕێگە خۆشکەرمان نییە ئێمە خاوەن دەوڵەت نین بۆی بتوانین خۆمان پارێزین پرۆسەکە زۆری بورن بەڕای تو نەبوونی ئەو هەموو نیارانە لە چواردەوری کوردستان نامەوێت زۆر بتمە ناو لایەنە سیاسیەکانەوە بەس ینی وایان کردووەکەوە وەکو دژمنێک بۆ زمانەکەمان ینی بیانەوێت زمانەکان بسەپێنن طبعا فکرێکم تۆمە بیر هاتەوە تازە گوتت ئەو تاملە گەشتیارەکەی تەبان زۆر لەو بابەتە ئەمە هیچ حەلێکمان هەیە ئەو گەشتیارانی کە بە مەبەستی جیاواز دێن باشە بۆ ئیش دێن بۆ سەفەر دێن بۆ خۆشی دێن باشە ئەوانە زمانی سۆرانی نازانن کوردی نازانین دەورات چی شتێک هەیە ئەوان داوا دەکەن ئەوان ئێستا ئەگەر بتەوێتن بچی ئیشکەی لە ئەوروپا باشە لە هەر وڵاتێکی تر لەوێ تێستی زمان دەکەن ئەبێ لایانی کەم هەوجە بزە ستانداردەکانیان نازانم بەڵام مەلایانی کەم ئەبێ زمانی تێگەیشتن هەبێتن وەکو پێشنیارێک باوەڕکەم شتێکی زۆر باشە کە بۆ ئەو شوێنانێکەوە کەسی غێری کورد دێت لە هەولێر یان لە شارەکانی تری کوردستان ئیشەکاتن کە کۆرسێکی زمان وەرگرن بۆ ئەوەی تێگەشتنیان هەبێتن لەگەڵ تاکی کورد لە ناوەرانە یعنی لە هەر بوارێکی ئیشکرد نابێ دەشکرێ هەمان کۆرسی بۆنە سۆرانی بچین لە دۆک بیکەینەوە لە هەورامان بیکەینەوە لە بەغدا بیکەینەوە باشاکە لەبەرچی لە بەرەوەی دەمانێت زمانەکەمان بمێنێ زیندوو بێ و بڵاوەش پێ بکە ئەوەی مۆزوعی بەغدا ئێمە ئەوەی کە دەیبین لێرانە قوتابخانەی عەرەبی زۆرە لێرانە
و بتوان باوەڕکەم ئەو بەگوێرەی ئەو ڕێژەی کوردانی کە لە دەرەوەی هەرمی کوردستان لە شارەکانی تری عێراق ئەژین ئەتوانین بۆ ئەوانش قوتابخانەیەکی کوردی بکرێتەوە کە شتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەوانش زمانی دایک خۆیان بیر نەچێتن ینی بەڵام ئەمە ئەوڕۆکە زۆر شتم باس کرد بەڵام تەوانە من تێرنەوە لەو مەدرسەی زۆر خۆشە باسی کورد و کوردانەوە زمانی و کولتور بکەی بەڵام کاتەکار ئەوەندێ مەتین ڕێگە چارە کۆتا پێشنیارت چییە؟ ئەگەر گوێمان لێ بگیرێت باسیم پێم وایە ئەگەر ناوەندێکی توێژینەوە بۆ زمانی شیرینی کوردی دابنرێت و کار لەسەر بەستانداردکردنی بکرێت بێگومان پێم وایە ئابێتە ڕێگە چارێکی سەرەکی و خۆشبەختانە ئەکرێت سوود لە خەڵکانی دێهاتی شوەر بگیرێت لەبەرەوەی خەڵکی دێهات بەڕاستی توانویانە بە زمانی پاڕاو قسە بکەنەوە زمانی پاڕاوی کوردی بێ هەڵنەوەکو خۆی هێوی وەڵام من دەمەوێت لێرەوە لەو بەرنامە جوانە پێشنیارێک پێشکەشی سەرۆک ینی وەزیری خوێندنی باڵا بکەم لە کابینەی دێم ئەگەر بکرێت تێزی دکتۆرای خود ماستەرنامەکان بکرێت بە ئیجباری بە کوردی بنووسرێ من وەکو ئەزمن باسیەکەم هەر چی ئەو ساڵانێکی ئیشە پێدا تێپەڕێوم بەجددی چەندێک گرنگە کە زمانی تر بزانانی ئەوەندەش گرنگە کە زمانی کوردی بزانانی و بیرن نەچێ زمانی کوردی تاڵ فێر بێ وشەکاری زمانی بێگانە لێ دەرکەوێ بە جوانی فێربی ئەو کات زمانەکانی تر فێربی بۆ ئەوی بتوانێت بە تەواوەتی زمانەکە وەربگری هەمومان تاکی کورد شەرم مەکەن لە ئەوەی کە بە زمانی پاراوی شیرینی کوردی قسە بکرێت لە هەر شوێنێک بێت و بە تایبەتش لەلایەنی ڕۆڵ مۆدلەکانمان یان وەکو نوێنەرەکانمان لە دەرەوە لەو شوێنانەی کە پێویستن بە زمانی کوردی باخبن زۆر باشترە زۆر باشە دەستان خۆش بێ بەرنامەکەمان کۆتایی هات زۆر سپاسانەکەن شوێنەکەمان بەخێر بێن خێر بێن زۆر سپاس.